بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین. ساڵی پار فستیڤاڵی فیلمی مۆبایل بەڕێوەچوو کە دامەزراوی ڤیم لەگەڵ دەزگای میدیای کورسات بێکۆ بە سپۆنسەری ئەم فستیڤاڵە بەڕێوەچوو وە چەندین فیلمی ناوازە لە نێو فستیڤاڵەکە خراوە ڕوبەڕاستی من بخۆم چەند ڕۆژێک لێ بووم ئەنی تەسەوڕێەوەم ناکرد بە مۆبایل ئەو فیلمە جوانانە بەرهەم بێت تانانەت براوەکانیش دەستنیشان کران و وابزانمێکیان ئەوە بوو کە یەکەم فیلمێکی بەرەمهێنێت و تێچووەکەی ئەوە دواتر باسی کێکەین لەم بابەتە. ئەم ساڵش دیارە جارێکی تر ئەم فستیڤاڵە ڕاگەێنراوەتەوە دووەمین خۆلی فستیڤاڵی فیلمی مۆبایلە. دیارە چالاکیەکانی ئەم دووەمین فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل لە ئێستاوە بۆ مانگی 5 ئەگەر هەڵە نەبم، یان تا ئەو کاتە فیلم وەرەگرێنی تر ئەو کاتە بڕیارە دەم فستیڤاڵەکە کەی بێت. هەر بە سپۆنسەر دەزگای میدیای کورساتە خاتوو لیلیان ئەمیر دەستەی بەڕێوەبەرانی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل لە ستۆدیۆ ڕۆژێکینە لەگەڵمانەیە بۆی بتوانین گفتوگۆیە بکەین و ئەو کەسانشی کە خولیایان لەوەیە کە فیلمێک بە مۆبایل بەرەم بێنن سوود لەم تەوەرە وەربگرن. خاتوو لیلیان بەخێر بێ. بەخێر خاتوو لیلیان. زۆر سپاس یەکەم فستیڤاڵمان بینی بە سەرکەوتووی بەڕێوەچوو. باەکسەر لێەوە دەست پێکەم براوەی یەکەم ئێستا چیەکە؟ بە خۆشحاڵیەوە دامەزراوی ڤیم لە دوای ئەو سەرکەوتنە گەورەی بەدەستی هێنا لە خولی یەکەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل، هەر بۆیە خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلی ڕاگەیاند. ئامانج لەمەش بەرەو پێشخستنی توانای گەنجانە و هەروەها بۆ ئەوەی گەنجانمان بتوانن لە ڕێگای مۆبایلەکانیانەوە خەونەکانیان بخەنە سەر شاشە. زۆر باش. ئەو فیلمی کە ئاری باسی لێوە کرد ساڵی پاریەکەم بوو، ئێستا براوەی خەڵاتی ساڵی پار فیلمەکە گەیشتووە بە کوێچیتان بۆ کردووە دامەزراوی ڤیم. بەشی ڤیم میدیا خەڵاتێکی بەخشی بە یەکێک لە دەرهێنەران کە پاڵپشتی بەرەمهێنانی کورتە فیلمێک بوو، بە خۆشحاڵیەوە ئێستا لە قۆناغی بەرەمهێناندایە کە ئەمەش نیشانەیەکی گەورەیە بۆ فستیڤاڵەکەمان کە فستیڤاڵەکەمان کاریگەریەکی درێژخایانی هەیە، هەروەکو هەموو کار و چالاکیەکانی دامەزراوی ڤیم کە هەمیشە کار و چالاکی و پرۆژەکانی ماوەکانی درێژخایان بووە. ئەو فیلمە لە دووەمین فستیڤاڵە نمایشەکرێت بە بەرهەمهێنەرانی فیلمی مۆبایل بڵێن فەرموو ئەمە یەکەم جار مۆبایل دەسی پێکەرەوە ئێستا فیلمەکەیەتی بە لە بواری سینەماییە. بەڵێ لە دوای تەواوبوونی هەموو کارەکانی ئێمە ئەو فیلمە لە یەکەم ڕۆژی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل نمایشەکەین و بە هەمان شێوەوەکو ساڵی پار دووبارە ئەم خەڵاتە هەیە بۆ یەکێک لە دەرهێنەران کە بەشی ڤیم میدیا ئەم خەڵاتەی داناوە بۆی بتوانێت دەرهێنەر و گەنجی کورد و فیلمسازی بە توانای کورد سوود لەم خەڵاتە وەربگرێت و دووبارە فیلمێکی بۆ بەرهەم بێنین. زۆر باشە، دەستان خۆش بێ خاتوو لیلیان. باسێکیەوەمان بۆ بکە با بزانین مەرجەکان چی بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلە؟ بەڵێ هەموو فستیڤاڵێک یاسا و مەرج و ڕێنمایی خۆی هەیە. بۆ ئەم ساڵیش فستیڤاڵەکەمان یەکێک لە مەرجە هەرە گرنگەکانی ئەوەیە کە تەواوی فیلمەکە بە مۆبایل گیرابێت و هەروەها بە زمانی کوردی بێت و ژانەڕی فیلمەکە بۆ ئەم ساڵ داستانی واتە درامی بێت و هەروەها ژێرنووسی ئینگلیزی واتە سەبتایتڵی ئینگلیزی کرابێت بۆ فیلمەکان و ماوەی فیلمەکانیش لە 10 خولەک زیاتر نەبێت. بۆچی بیرتان لەو کردوتۆ ژانرەکە درامی بێ؟ ینی بۆ حۆرتان نەکردن لە هەموو ژانرەکان هەبێ؟ کار ئاسانیەکی باشترە بۆ ئەوەی بتوانین فیلمی زیاتر بەرهەم بێنێت لە ڕووی ئەوەی کە تۆ بە مۆبایل ڕەنگە نەتوانی فیلمێکی ئەنیمەیشن دروستکەیت تۆزە قورستر بێت، بۆیە ئاسانترە بۆ یەکێک کە حەز و خولیای بەرەمهێنانی فیلم بێت بتوانێت بە مۆبایلەکەی فیلمێک بەرەم بێنێت. بۆچی سەبتایتڵەکە بە ئینگلیزی ئەمەش مەرجێکە لەوانە؟ بەڵێ لەبەرەوەی ئێمە لە هەموو وڵاتانەوە فیلم وەرئەگرین بە پێی ئەو مەرجانەی کە فستیڤاڵەکە دایناوە، هەر بۆیە ڕەنگە میوانی پاریش میوانی تایبەتمان هەبوو لە هەر چوار پارچەی کوردستانەوە و لە ناوچەکانی دەرەوەی کوردستانیش، بۆیە مەرجە سەبتایتڵ ئینگلیزی هەبێ بۆ ئەوەی کە نەیتوانی فیلمەکە تێبگات لێ چونکە بە زمانی کوردیە بتوانێت لە ڕێگای سەبتایتڵەکەوە لێ تێبگات. ئەگەر چیرۆکێکی زۆر جوان خۆسام ڕۆمۆبایل هەموو شتێکی پێکرێت جگەل لە هەندێک بابەتی خۆت باست کرد، بەڵام خۆ بە ئەی
هەندێک ئەنیمەیشن بە موبایل دروستەکرێ وانە ئەگەر چیرۆکێکی زۆر جوانی کوردیانە بە ئای دروستکرابێ فیلمەکە بۆ ئێوە وەرەگیری قبوڵە یان نا؟ نەوەڵا لەبەرەوەی وەرناگیرێت یان بیرمان لەوە کردوەوە وەرناگیرێت لەبەرەوەی مەرجی ئێمە بۆ موبایلی دەست خۆت فیلمەکەت بەرهەمهێنابێ بەڵێ ئەبێت بەرهەمی دەستی خۆ بێت بەڵێ خاتو لیلیان چالاکیەکانی دووەمین فستیڤاڵی فیلمی مۆبایل چییە بۆ منەتی چالاکیێکی جیاوازترتان هەیە بە تایبەت لە چاو ساڵی پارە و لە چاو یەکەم فستیڤاڵە؟ بەڵێ ساڵی پار ئێمە کۆمەڵێک ماستەر کلاس بە شێوەیەکی پرۆفیشناڵ بەرهەممان هێنا و لە چەناڵی یوتیوبی دامەزراوەی ویم و لە پلاتفۆرمەکانی دامەزراوەی ویم بڵاو کراوەتەوە بە خۆشحاڵی و ئێستاش فیلم سازان و ئارەزومەندانی فیلم ئەتوانن سوود لەو ماستەر کلاسانە وەربگرن بۆ ئەم ساڵ بیرمان لەوە کردوەوە هەر لە دوای ڕاگەیاندنی فستیڤاڵی خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل وەرکشۆپێک بکەینەوە وەرکشۆپی مەیکەپی سینەماییە کە فۆرمەکەمان بڵاو کردەوە بۆ ئەوەی کۆمەڵێک کەس بەشدار بن خۆشبەختانە زیاد لە 110 کەس فۆرمەکان پڕ کردوێتەوە بەڵام ئێمەش مەرج و یاسای خۆمان هەیە هەم بۆ مامۆستای وەرکشۆپەکە و هەم بۆ دامەزراوەکە لەگەڵ پرۆژەی ئارتفرۆشە بڕیارماندا کە ئەم خولە سوودێکی گرنگی ئەبێت هەر بۆیە بڕیارماندا کە دەست پێشخەریەکی باش بێت بۆ ئەو کەسانی کە ئارەزومەندن مەیکەپی سینەمایی بکەن چکە بابەتێکی گرنگە لە فیلمە هیچ بابەتەکە گرنگە بەڵام لە فستیڤاڵی فیلمی مۆبایلی یەکەمەوە ئێوە درکتان مەم کێشەیە کردووە کە کێشەی مەیکەپە بۆیە ئەم خولانەکەنەوە یان هەر ناوە بەنا ئەو خولانە بکرێتەوە لە هەموو بارەکانی بەرەمێنانی فیلمە؟ بەڵێ هەروەکو ئاماژەم پێیا ساڵی پار ئێمە لەرگای ماستەر کلاسەکانەوە کۆمەڵێک بابەتی زۆر تایبەت هەر لە چۆنێتی بەکارهێنانی کامێرا و چۆنێتی بەکارهێنانی مۆبایل بۆ بەرەمێنانی فیلم و چۆنێتی ئیدیتکردن و هەروەها دەرهێنان بەشێکی زۆری ئەم بابەتانە چونکە بە زمانی کوردی دەست ناکەوێت بە زمانەکانی کە هەیە بەڵام ئێمە هەوڵماندا بە زمانی کوردی ئەوە بکەین یەکێکی تریش لەو بابەتانی کە زۆر گرنگە مەیکەپی سینەماییەت ئەگەر گرنگ نەبوایەت یان ئەگەر بیرمان لەوە نەکردایەتەوە کە کۆمەڵێک کەس هەیە ئارەزومەندە بەڵام ڕەنگە نەتوانێت دەستی بگابەوەی کە لە ڕێگای کەسێکی پرۆفیشناڵەوە بتوانێت خۆی بەرەو پێشەوە بات و ببێتە کەسێکی سینەمایی. زۆر باشە خاتو لیلیان کاتێکتان دیاری کردو تا ئەو کاتە ئێوە فیلم وەرگرن؟ بەڵێ بۆ ئەم ساڵ 1.5 دەرفەتە بۆ وەرگرتنی فیلمەکان ئێمە بۆیە ئەو ماوە درێژەمان داناوە هەر لە دوای ڕاگەاندنی فستیڤاڵەکەوە ئێمە چەند فیلمێکمان بۆ هاتووە بە خۆشحاڵیەوە یعنی لە ئێستاوە ئێمە توانین فیلمەکان وەربگرین و لە ماوەیەکی باشیش هەیە بۆ ئارەزومەندانی بەرەمهێنانی فیلم کە بتوانن فیلمەکان بەرهەم بێن و دواوادەیش 1.5 بێت بۆی فیلمەکانیان لێ وەرگرین بۆ دواوادە بۆ وەرگرتنی فیلمەکان باڵەکە کێکرێت فستیڤاڵەکە ئەگەر هەیە مانگە دواتر یان شتێک لەو بابەتە ئەوەی فستیڤاڵەکە کە دامانناوە لە مانگی 6 بکرێت بەڵام وەکو کاتەکەی دیاری نەکراوە بزەبت لە چ ڕۆژێک خەڵاتی ئەم ساڵی شەرەما خەڵاتی بۆ دەرهێنانە ئەم ساڵوانیە خەڵاتەکە بۆ باشترین فیلمی فستیڤاڵەکە ئیتر لە هەموو ڕۆکانەوە عینیشت فیلمێکی ترەتوانە بەرەم بەڵێ ئەتوانین فیلمێکی کە بەرهەم بێنێتەوە جگە لەمە پاریش ئێمە دە خەڵاتمان هەبوو هەم خەڵاتی نەختینەی بوو ئەم خەڵاتی سومبولی بوو بۆ هەموو بەشە جیاوازەکانی فیلمسازی بۆ ئەوەی پەرەیەکی زیاتر بدرێ بۆ بەشانە یعنی مەرج نییە تۆ هەر لە ڕووی دەرهێنانەوە فیلمەکە و باش بێت لە ڕووی وێنەگرتنەوە فیلمەکە و باش بێت تۆ ئەتوانی میوزکی تایبەت دروستکەی کە بۆ فیلمەکەت بێت تۆ ئەتوانی ساوند دیزاینێکی باشی بۆ بکەی ئەکتەری باشی کچە هەبێ ئەکتەری باشی کوڕە هەبێ و باشترین مۆنتاژی بۆ کردبێ باشترین کەڵەرە بۆ کردبێ ئەمانە هەمووی خەڵاتی تایبەتی خۆی هەیە باشە ڕەنگە هەندێک جار ئەو ڕخنێ ڕوبەڕووی خۆشتان بۆ بێتە بڵێن ئەمە ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریە ئەرکی ناوەندێکی سینەمای گرنگە ڤیم بۆچی ئەم خەمەی لە کۆڵگرتۆ ئەوێ بواری سینەما و بەرەمێنانی فیلم زیاتر بەرەو پێشەوە بڕوە دامەزراوەی ویم هەمیشە ئامانجی ئەوە بووە کە هاوکاری گەنجان بکات لە هەموو بوارەکانە یەکێک لەو بوارانە بواری سینەمایە
هەمیشە فۆکەسی خستۆتە سەر ئەو بابەتانەی کە پراوێز خراوە و ئەم هەوڵیاوە بتوانێت لە ڕێگای دامەزراوەکەەوە لە ڕێگای ئەو هەموو کار و چالەکە باشانەی کە دامەزراوەی ویم ئەیکات بتوانێت خزمەتی باشتر و باشتر بە هەموو گەنجێکی کورد دەستە چاو خۆش خاتولی لیانەمی دەستەی بەڕێبەرانی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل زۆر سوپاس بۆ ئامادەبوون بە هیوای سەرکەوتون لێرەواڵی نەرکەسێک کار گەنجێکی تر ئەوێ خەونی چۆنە و سینەما و دنیای فیلم هەیە ئەوە هەنگاوەکێ باشترین هەنگاویشە دەستان خۆش دەست خۆش بێت